کەسیش ما بەخۆمان نەخینە شوێنی خی گەورە خی گەورە ئەو زاتەیەکە ئەزانێ کێ بۆ دۆزەخە نێرێ و کێ بۆ بەهەشت نێرێ لە کێ خۆشەوێ لە کێ خۆش نابێ من خۆم تەسلیمی خۆیە کردووە پێویست ناکات جەنابەت لێەوە هەندێ کۆمنتی نەشیا و ئەو نووسی خۆ نازوبی لا خۆت بقیتە شوێنی خی گەورە ئێمە خۆیەکمان هەیە زۆر بەڕەحمە لە ئێمەش خۆشە بێ و لە هەموو کەسێک کە ڕووی تێکە لێ خۆشە بێ ئێمەش بۆ ئومێدەین بەشمشەڵا خی گەورە لێمان خۆش بێت تەنها ئەوم هەیە لە ناو خەڵکیدا کۆمەڵگەی کوردی کە دەگوترێت ڕێبواری مەلازادەواتە مامۆستای هونەری میلی ئایا ئەگەر بە تایبەت داوات لێ بکرێت لەلایەن خزمان دۆستان لە دانیشتنێکە مەجلیسێکە داوەتیەک گۆرانیان بە بڵێ ئامادەی بڵیت نەخێرنەوەڵا بڕوا ناکەم تر نایڵم جارێکە گۆرانی بەستەردەمی نابێتەوە بەڵام بەنەوەیەکی کە ئەتوانم بە سرودی ئاینی بە مناجات ئە بۆ شتان ناتوانم ئەگەر کەسێک پێخۆش بێتوانم بۆ حەقی بۆ بکەمەوە